باز لە بابەتێکی زۆر گرنگەکەین کە هەم بۆ منداڵ هەم بۆ دایک و باوکە کەش گرنگە ئەویش باز لەواکەین لە کاتێکا کە تۆ مناڵەکە دەنێریتە باخچەیەکی ساوایەن ئەینێریتە خوێندنگە و قوتابخانەکان چەندە گرنگە دایک و باوک گرنگی بەوە بات کە پێشوەختە نانێکی بەیانی با بە مناڵەکانیان یاخود ڕەنگە زۆر کات هێشتا دایک و باوکەکە خۆیان زۆر بە باشی خەبەریان نەبووتەوە بینی لە ڕووی جلوبەرگ و پۆشینی جلوبەرگەکانیشیانەوە زۆر بە تەواوەتی نییە ڕەنگە زۆر کاتێک لە کاتێکا کە ئەو منداڵانە ئاچێتە نێو خوێندنگا چێتە نێو قوتابخانەکان ئەو منداڵە برسی بێ یاخود سێرکی خۆی بکە ئەو جلوبەرگانی کە لە بەریایەتی هاوشێوی جلوبەرگی هاوڕێکانی نەبێواتە ئەو جلانە نەبێت کە بۆ نمونە تایبەتە بە خوێندنگە و بە قوتابخانەکە بابزانین چەندە گرنگە دایباب دایک و باوک گرنگی بە نانی بەیانی بە پۆشینی جلوبەرگی فەرمینێ و قوتابخانەکان بکات ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز خاتوشێنە تۆفیق کە بەڕێز یانیاری دەدەری بەڕێوەبەرن ئێستا لە ستۆدیۆ ئامادەن خاتوشێنە سڵاو لێبێ و زۆر بەخێر بێت بەخێر سەرچاوان خاتوشێنە بگومانە زانین ژەمی بەیانیەکێکە لە ژەمە زۆر سەرەکیەکان زۆر قسە لەسەر سوود و گرنگیەکەی کراوە بەڵام ڕەنگە زۆر کات ئیتر ئەمە دایک و باوکە کە بێ یاخود مناڵەکە لەو کاتانەیە نانەکی پێنەخورێ زۆر گرنگی پێ نەدرێ بە تایبەت پێش چوونە خوێندنگا تۆکو یاریدەدەرێکی بەڕێوەبەرەمە قسەمان لەسەرەوە بۆ بکەی چەندە گرنگە دایک و باوک گرنگی بە ژەمی بەیانیان بات بە تایبەت بۆ ئەو منداڵانەکە ئیتر لەو کاتانەیە چون بۆ نەوەی خوێندنگاکان بڵێ زۆر سپاسدانەکەم سەرەتا وەک جەنابیش ئاماژەت پێدا نانی بەیانی ئەتوانین بڵین گرنگترین ژەمە لە هەر سێ ژەمەکەی ڕۆژدا بە تایبەتیش بۆ قوتابی بۆ مناڵ بۆچی لەبەرەوەی ئەو بە درێژایش و کە خەوتووە هیچ شتێکی نەخواردووە ڕێژەی شەکرد لە خوێنادا ئەبەزێت بەیانی کەیەت هیچ ئینەرجێکی جوزەیەکی پێ نییە کە گوێ لە دەرسەکە بگرێ لەبەرەوە زۆر گرنگە لە دوای ئەوەی کە چەند سەعاتێکی باش خەوتووە بەیانی هەستێت نانی بەیانی بخوات بۆ ئەوەی بتوانێت لە پۆلا کەیەتە دەرسەوانێت بتوانێت تەرکیز بکە بتوانێت گوێ لە مامۆساکەی بگرێ و ئیسفادەیەک لە دەرسەکەی بکات و بێژگە لەوەش کە نانی بەیانی بۆ ئەم شتانی کە ئاماژەم پێ گرنگە بۆ یادهێنانەوەش بیرهێنانەوەش زۆر گرنگە بۆ میمۆری مناڵەکە باسە لەوانەیە گوێ بگرێت لەو کاتەیە لە دەرسەکەی لە مامۆساکەی بەڵام تا چەند ئەم شتانی کە گوێی لێگرت بیری ئەمێنێت لە مێشکی ئەمێنێتەوە لەبەرەوە نانی بەیانی بۆ ئەمەش گرنگە بۆ ئەوەی وتم ڕێژەی شەکردا ئەپەزە لە خوێندا بۆی ڕێژەکەی بەرز بێتوانێت وزەیەک بات بە مێشکی مناڵەکە بۆی بتوانێت تەرکیز بکات لە دەرسەکەی ئەو زانست و علمێ کە لە نێو پۆڵەکانی خوێندرا پێشکەش بە خوێندکارەکرێت باشتر وەریەگرێ ئەو منداڵانی کە نانی بەیانیان خوارد زۆر گرنگە و بێجگە لەوەش نانی بەیانی بۆ لە شتێکی زۆر گرنگە چونکە مناڵێک هەر کەسێک نەک مناڵ با خۆشمان باس بکەین کە نانی بەیانی ئەخوات زۆر لە نیوەڕۆ لە ئێوارەیە نانێکی زۆر ناخوانی زۆر برسی نابێت ئەمەش وای لێ ئەکات کە لەشێکی ڕێکی هەبێ کە دووری ئەخاتەوە لە کێشی زیادە قەڵەوی کە ئەمیش خۆمان ئەزانین هەمومان کە چەند زیانی هەیە چەند نەخۆشی بەدواوەیە لەبەرەوە نانی بەیانی بۆ لە شڕێکیش گرنگە زۆر باشە زۆر جار باسیەوەکەین کاڵێن مناڵ کە نانی هەیتێ چی هەیتێ ببرن چۆن دەستپێک مناڵ فێری خواردن بکەین فێری خواردنەوەی بکەین باشترین شێواڵێ ئاودانە بە منداڵ بۆی کە بتوانێت جستەی لە وشک بوونەوەی کە بشوویەوە لەشەوە دواتر ئەمە بەبێ ڕێنمایی پزیشکەکان ئێمە چۆن مناڵ ڕابێنین لەسەرم بابەتە چکە بەداخۆ بۆچی و پرسیارم کرد بە بۆرە خاچ یەکسەر ئێمە هەڵەسین لە خەو شەربەتێکیێنە دەستی قەسەبێکی بۆ تێکە نەڵە بیخۆ پێشەی بڕۆ بۆ مەکتەب ئایا ئەمە تەندروستە یاخۆ بۆ شێوازەی تر کە ئێمە مناڵەکانمان ڕابێنین بەڵێ وتمانانی بەیانی گرنگە بەڵام ئەبێ برزانی چی ئەخۆین شەرنیە هەرچێکمان خواردووی تر بڵین نانی بەیانیمان ناو بە مناڵەکە و تەواو ئەبێ نانێکی بەیانی تەندروست بێ بەپێی تەمەنی مناڵەکە لەوانەیە ئەوەی کە منی خۆمی سوادەی لێ یەکەم بۆ من باشە بۆ ئەو باش نەبێیان بە عکسەوە لەبەرەوە ئەبێ بەپێی تەمەنی مناڵەکە ئەو شتەی بینێ و هەروەها شۆن ڕایبێنین ئەکرێت لە سەرەتاوە شتێکی کەم بێت مەسەلەن بۆ نمونە ئەو شتانی کە بۆ مناڵ زیاتر گرنگن شیر زۆر گرنگە لەبەرەوەی ڕێژێکی باش کالیسیۆمی تایە گوێز بادەم ئەم شتانەکە هەمومان ئەزانین کە چەند ئێستفادەی هەیە ئەکرێت لەم شتانەوە یعنی لەوانەیە تۆ دایک و باوکەکانیش زۆربیان ئیشیان هەیە مۆزەفن ئەچنە سەرکار پەلەیان بێ ئەکرێ هەموو بەیانی نەتوانین سفرەیەک بڕازێنی تەوانێت بەڵام هەر هیچ نەبێ ئەتوانین کووپێک شیر بێ بە مناڵەکە یان چەند گوێزێک یان
قاپێک ماست و شۆفان ئەم شتانی کە شتی بەسیتن لەوانەیە هەمومان لە ماڵەوە هەمان بێت ئەکرێت بەم شتانە سەرەتا ڕای بێنیت ینی تاوای لێ مناڵەکە خۆی نەتوانێت بێنانی بەیانی بچێتە دەرەوە ئەوە زۆر مهمە کە لە شتی بچووکەوە فێری بکەین و دواتریش ینی هەر شتێک بێت ینی هەر شتێک بخوات اینجا بڕاتە قوتابخانە زۆر باشە مامۆستا بەڕێزەکان چەندە گرنگە بۆن منە نانی بەیانی لای مناڵەکان خۆشەویستکان ڕەنگە زۆر کات کێشەی دایک و باوک ئەوە بێ سفرەکەش بڕازێنێتەوە ئەو خواردانی کە بە سوودیش بێت بەڵام ئیتر لە تەمەنێکی زۆر مناڵی ئەو مناڵی فێری ژەمی بەیانیان نەکردبێ بۆن منە ئەم ژەمی لا خۆشەویست نەکردبێ ئێوەکو مامۆستا بەڕێزەکان لە نێو هۆڵەکانی خوێندنە ئەو خوێندکارانەی کە داوامەکانیان بەیانیانە تا چەند هەوڵی ئەوەتان ناوە کە ئەم ژەمە لای مناڵ خۆشەویستکەم بۆ ئەوەی کە پێش ئەوەی بێنە نێو هۆڵەکانی خوێندنەوە ئەمان لە ماڵە بۆ منە ئەو ژەمەیان خوارد بێت ئێمە من ئەم لەمایانە باسی خۆمان ئەەکەم ئەکرێ هەموو قوتابخانەیە هەموو ناوەندەکانی خوێندن ئەم شتە نەکەن بەڵام ئێمە وەکو خۆمان یەکەم شت ئەبێ ئەم مناڵە ئەم دایک باوکە وشار کرێتەوە لە گرنگی نانی بەیانی لەوانە مناڵەکە گوێ بۆ شتە نێت کە ئەمە بۆچی بیخوات ینی بۆچی ضرورە سوودەکانی نەزانێت بەڵام ئەرکی ناوەندەکانی خوێندنە کە یەکەم جار تێگەێنێ واتە قەناعەتی پێ بکەیت کە بۆچی ئەبێ بیخوات دواتر خۆی بیخوات بۆ ئەمە بەستەش ئێمە وەک خۆمان هەموو سەرەتای ساڵ مامۆسای پۆلەکانمان یەکەم شت نانێکی بەیانی لەگەڵ خوێندکارەکان ڕێگەخەن لە باخچەی قوتابخانەکەمان کە هەر خوێندکارە و شتێکی ژێنەمە وەکو مەسئولیاتێکیش کە ئێوە چیتان هەیە لە ماڵەوە بهێنە تۆ تۆزێک گوێز بێنە تۆ سەتڵێک ماست بێنە تۆ دوو ناوشکێنە بێنە هەم جەیەکی خۆش دروست دەبێت هەم کە لەگەڵ ڕەفیقەکانیان لەگەڵ هاوڕەکانیا نانەخوات لەگەڵ مامۆستاکەیە لە جەویکی ترە ئەم شتی حەز لێ ئەبێت لەگەڵ هاوڕەکانیا پێیان خۆشە چونکە ڕەنگە زۆر کات ئەم دایک و باوکە چەندین جار لیان دووپات کرد بێت و کەنانی بەیانی بخوانەی خوارد بێ بەڵام ڕەنگە زۆر کات ماڵ بەخسی مامۆستایە کات بابەتانە وەگوتم هاوڕەکانی زۆر تەئسیریان هەیە کە هەرێکە و بێکەوە خۆتان نەزان خۆشمام ناڵبووین سەیرانی مەکتەبمانە کرد لە حەوشامیش بابەتێک لەوە زۆر پێیان خۆشەمە وەکو تەژێرکردنێک وایە و بێژگە لەوەش ئێمە سیمیناراتمان هەیە کە لەلایەن توێژەری کۆمەڵایەتی قوتابخانەکەمانەوە ئەکرێت بۆ ئەم مەبەستە بۆ شارکردنەوەی خوێندکارەکان و دواتریش ئێمە بۆ هەر بۆنەیەک بێت کە بمانەوێت دایک و باوکەکان بانگێش بکەین ناو قوتابخانەکەمان ئیتر کۆبوونەوەی دایک و باوکانە یا هەر شتێکی تر بێ هۆکارەکە هەوڵی نانی بەیانی بکەین بۆ ئەوەی شتەکە زیاتر هەر لە چوارچەوی پۆلانە بێت پێی بڵێ ئەمە وایە ئەوە مهمە و ئەمە بخۆ زیاتر بچێتە باری پراتیکی و ناڕاستە و خۆ تۆ تەئسیر لەم دایک و باوکە لەم خوێندکارە بکەی کە ئەم شتێتیانان بێ بە کولتور کە بەیانیان نانێک خوات شتێک خوات اینجا بێت بۆ قوتابخانە خۆی ئەمە ئەوسا کاتی خۆی لە خوێندنگای خواردنمان هەبوو هەمومان یەکی خۆمانی تر بۆ کوڕەکان جیاواز بوو بۆ کچەکان جیاواز بوو کوپی خۆمانە بوو شیریان نایێنێت دواتر خواردنیان نایێنێت لە ناو خوێندنگای ئەمان خوارد بەس ئێستا ئەمە نییە چۆن ئێمە بتوانین مناڵەکانمان فێری ئەو بکەین بزانێت چی ئەخوات و چیشی پێویستە و لە هەمان کاتیشا هیچ شتێکی شێوازێکی خراپ نەخوال هەڵیگرێت لە شوێنێک و بیبا بۆ دەمێت چکەمە لە ڕووی تەندروستی شۆزیانی پێگەێنێ ئێوە وەکو مامۆستا بەڕێزەکان وەکو سەرپەرشتیارەکان چۆن ڕێنمایی ئەو مناڵانەکەن ئێمە یەکەم شتە بێ وەکو مناڵ تەعامل لەگەڵ مناڵە بکەین باشە بۆ نمونە ئەگەر تۆ وەکو ناوەندی خوێندن کافتریایەکە کردوێتەوە حانوتێکی کردوێتەوە پڕە کردووە لە هەنێشت کە خۆشت نازانی ئیسفادەکەی زەرەرەکەی چییە بەتەکید مناڵ بیر لەوە ناکاتەوە ئەمە چی لەسەر نووسراوە ئەمە تاریخەکەی چەنە ئەمەکەی بەسەرەچێ ئەوە ئەرکی ئێمەیە کە ئێمە شتێکی تەندروستی بۆ دانی ینی کە مشتێکی تەندروستم بۆ دانە ناتوانم لۆمەی بکەم بڵێم ئەم مناڵە بۆچی ئەواخوا لەبەرەوە هەم ئەرکی ناوەندەکانی خوێندنە وەکو مامۆستا و ئیدار و سەرپەرشتارەکان و هەم دایکەکانیش باوکەکانیش ئەو ئەرکیان هەیە مەسەلەن کە مناڵەکەی ئەباتە مارکێتێک هەرچێکی هەڵگرتۆ قسە نەکەیت و بڵێ باشە بۆی هەڵگریت و بۆی بکڕی ئەو کاتە مناڵە چۆن ئەزانێ ئەمە چی تەندروستە و چی باشە بیخوات لەبەرەوە ئەو ئەرکی دایک و باوک و ئەرکی ناوەندەکانی خوێندنیشە کە هەندێک خواردنی تەندروست بۆ ئەو مناڵە دابینکەن یعنی تۆ هەرە ئۆپشنەی بیتێکە شتی ئۆپشنی باشی بیتێکە بیخوات ئێمە وەک خۆمان زۆر چاودێری ئەوواکەین کە لە کافتریا قوتابخانەکانمانە
ئەو شتانی کە ناتەندروستە بەردەست نەبێ بۆ قوتابیان. باش ئەمە باسمان لە ژەمی بەیانی کە ڕەنگە چەند بابەتێکی تر هەبێت کە ئێوە وەکو یاریدە دەرە بەڕێزەکان زۆرتر بەرکەوتنتان هەبێت زۆرتر بۆ نمونە درکتان بەوە کردبێت. ڕێک پۆشی لە کاتێکا بۆ نمونەدا ئەندرێت کاڵێت ئەم قوتابخانەیە جلەکانی بۆ ئەم ساڵە ئەمە و ئەوەیە چەندە گرنگە خوێندکار بە تایبەتر دایک و باوک ئەم پرسیارم بە تایبەت لەسەر دایک و باوکە چونکە بەڕاستی ئەوان بەرپرسیارن لەوەی کە مناڵەکانیان چی پۆشەیە خود ناکەینێرن بە خوێندنگاکان بە تایبەت ئەو خوێندکارانی کە لە بنەڕەتین. چەندە گرنگە پابندی ئەو ڕێکپۆشیە بن چونکە ڕەنگە زۆر کادەبینی لە دەستپێکی ڕۆژەکار ئاوا لای پەردەکە و دایکەکە سێرێگە کاڵێم ڕۆژەوەکەی زۆر ساردە با بۆ جلانی خۆی و مناڵەکە نەنێرمەوە بۆ خوێندنگە و قوتابخانەکە ئەمە تا چەند نیگەرانی لای ئێوە دروست کردو هەروە چەندە گرنگە منداڵ لەو تەمەنەوە فێری ئەو بکرێت کەیتر پابندی ئەو بابەتانە بێت کە بۆی دانراوە. زۆر گرنگە ئەوەی کە جنابت ئاماژەت پێرە ئێمە هەموو ناوەندێکی خوێندن هەموو شوێنێک هەموو دەستگا و دامەزراوەیەک یاسای خۆی هەیە قوتابخانەش بە هەمان شێوە ئێمە لە سەرەتای ساڵەوە ئەم یاسانە بە خوێندکاران ئەڵێن ئیمزایان پێ ئەەکەین کە ئەو قبولی کردو و ڕازێ بۆی کە بەم جلانەوە بێت. یعنی ئێمە وەک جناب ئاماژەت پێدا زۆر پێم ئاسەیرە جاری وایە بە جلی سیر و سەمەرەوەیە بۆ مەکتەب. بەس ئەم مناڵە لە کێوە هاتووە لە ماڵەوە هاتووە لەبەرەوە یەکەم جار ئەرکی دایک و باوکە کە چاودێری مناڵەکەی بکات تا چەند ئەم یاسانە جێبەجێ ئەکات ئایا بە جلی مەکتەبەوەیەت یا بە جلەی کترەوەیەت وەک جەنابە ئاماژەت پێدا ئایا ئەم جلانە بۆ ئەم وەرزە ئەبێت یعنی ئێستاش هەمانە کە تەلبەمانێ بە قۆڵ کورتەوەیەت یعنی نازانی چۆن ئەمە لە ماڵەوە هاتووەتە دەرەوانێک کە دایک و باوک ئەوە ئەرکی دایک و باوکە کە لەو تەمەنەوە هەتا لە سەرەتاییشەوە لە ڕەوزەشەوە فێری دیسپلینی بکات فێری ڕێکپۆشی بکات چونکە کە تۆ بۆ قوتابخانە ڕێکپۆش نەبوو لەوانەیە بۆ شوێنی تریژ وابێ بۆ شوێنی تریژ گوێنەیاتە جلو بەرگەکەی. دەستەکانی خۆش بێت ینی زۆر کاتی ئەمە باسی کۆمەڵێ لەو دیاردانە ئەکەین کە زۆر جار هەم لە ناو خوێندنگە و ناوەندەکانی کە منداڵی تیا پەروەرداکرێت لەگەڵ ماڵەوەیە جیاوازە بۆ نمونە لە ماڵەوە لەوانەیە دایکەکە لەبەر سەرقاڵی لەبەر کۆمەڵی مەشغوڵیت فریای کۆمەڵێک لەو بابەتانە نەکرێت کە بەڕێستانی ئێوە زیاتر گرنگی پێیان لە شوێنی خوێندن و ئەو مناڵە زیاتر وشیارەکەنەوە. یعنی منداڵێک هەستی پێیەکەی زۆر جار لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی خواردنەوە کەم و کوڕی هەیە ئێوە چۆن بانگێشتی دایک و باوکیان باوکەکانەکەن کە جارێکی تر ئاماژە بۆ بن کە مناڵە پێویستی بەوەی جلەکانی باش بێت خواردنی باش بێت چکە لاوازە چکە گوێ لە کەس ناگرێت ئەم کارانە ئەکرێت لای ئێوە بە دڵنیایە ئەم کاراناکە زیاتر ئێمە لە ڕێگەی توێژەری کۆمەڵایەتی قوتابخانەکانمانەوە هەوڵین ئەم بابەتانە چارەسەر بکەین و لە ڕێگەی یاریدەدەرەکانەوە ئەگەر تەلەبەیەک چەند جارێک ئەم حاڵەتی لێ دووبارە بۆ وەکو جلوبەرێک وەکو دواکەوتن هەوڵین کە بە شێوازێکی بە ئەتەکێتێکی جوان لەگەڵ دایک و باوکەکانە قسە بکەین بە پەیوەندی تەلەفۆنی بێت یاخود بانگێشتی بکەین بۆ قوتابخانە یاخود ئێمە سەردانی بکەین بۆ ماڵەوە بە شێوازێک ناڕاستە و خۆ بۆی هەم دڵی دایکەکە نەڕەنجێ هەم خوێندکارەکە هەست بە شتێک نەکات هەوڵین بەم شێوازە حەلی بکەین. باشە خاتون پاراستنی هاوسەنگی یعنی زۆربەی دایک و باوکان لەوانەیە زۆر جار کەم مناڵە بە کۆمەڵە چنە ناو شوێنێکەوە لەوانەیە مناڵێک بەڕاستی نەتوانێت وەکو مناڵەکانی تر جلوبەرجی پێویستی هەبێ یاخو خواردنی پێویستی هەبێ ئێوە چۆن ئەم هاوسەنگی ڕاگرن بۆی کە مناڵەکە هەست نەکا لەگە مناڵەکانی ترا جیاوازە؟ بەڵێ ئەمەش تقریبان سنوورداری ئەکەین کە ئەچینە شوێنێک چی لەبەر بکەن ینی پێیان ئەڵێن بە تایبەتی من وەکو قوتابخانەکەی خۆم کە کچانە لەبەرەوە هەنێک سنووریان بۆ دائەنین کە جلەکانیان ئاوا بێت ئەمە لەبەر بکەن ئەوە لەبەر نەکەن بۆی ئەو جیاوازیە دروست نەبێ وەکو جەناب ئاماژت پێدا جیاوازیەکە زیاتر لە چیا دروستە بێ ئێستا سەردەمی تەکنەلۆژیایە مۆبایل زۆر بەلایەنەوە گرنگە ئیتر ڕەفقەکەی مۆبایلی پێ ئەمی شەی بێت لەبەرەوە ئێمە بۆ چوونە دەرەوە بێ بۆ پرۆگرامەکانمان بێ مۆبایل مەمنوعەکەین ئەڵێن کەس مۆبایل نێنێ ئایپاد نێنێ لەبەرەوە ئێمە سنوورێکیان بۆ دائەنین کە هەم دڵیان نەڕەنجێنین شتێکیش بکەن ئاجیاواز بێت لە مەکتەب و لە ناوپۆت
هەم ئەو جیاوازیەش دروست نەبێت. زۆر باشە خات و شوێنە بابەتێکی تر هەیە ئەویش باوەشی سۆز و خۆشەویستی دایک و باوکە بۆ مناڵەکانیان لە کاتێکا تۆ کە مناڵەکە دەنێریتە خوێندنگە و قوتابخانەکان بۆ ماوەی چەند کاتژمێرێکی زۆر لەوێ بووی ئەو مناڵە ئیتر بۆ نمونە چۆنەڵی دڵی زۆر لای دایک و باوکی نەبێت دڵی زۆر لای ماڵەوە نەبێت چەندە گرنگە تۆ بە باوەشێکی پڕ سۆز و خۆشەویستیەوە مناڵەکەت بۆ بنێری بۆ نێو خوێندنگە و قوتابخانەکان ئەمە چ گرنگیەکی هەیە بۆ خوێندکارە خۆی؟ طبعا ئەمەش زۆر گرنگە وەک پێشتر وتم لەوانەیە زۆرینەی دایک و باوکەکانمان ئیشوکاریان هەیە مۆزەفن ئەبێ بڕۆنە سەر کار بەڵام بەڕاستی یعنی کارەکەی چەند گرنگ بێت ئیشەکەی چەند گرنگ بێت گرنگترین و جوانترین ئیشی دایک و باوکایەتی یعنی ئەم دایکایەتێکی زۆر لە ئیشەکەی مهمترە بەڕاستی پێویستە ماندوو سۆزمین لە ئیشوکاری خۆمانە بەڵام یعنی پێش هەموو شتێک دایکایەتەکەی بکات باوکەکە باوکایەتی بۆ مناڵەکەی بکات اینجا بڕاتە سەرکارەکەی لەبەرەوە زۆر مناڵمان هەیە لەوانەیە دایکی یا باوکی پێش ئەم هەستن بڕۆن هەر نەیبینەکەیت بۆ قوتابخانە یان بەعکسەوە هەڵناسێڵە جلەکەم بۆ داناوی و ماستەکەم بۆ دانای خۆت بیخۆ بڕۆ ئەمانە زۆر تەسیری هەیە لەسەر مناڵ ڕاستانی ئەو حب و حەنانە ئەو خۆشەویستەی کە ئەجێ بە مناڵ زۆر تەسیری تێکات کە سەرکەوتوو بێت لە وانەکانیە دڵی لای دایکی نەبێت لای باوکی نەبێت بە دڵێکی خۆشەوە بێت هەموو تەرکیزی هەموو مشکی بات بە وانەکە و بە مامۆساکەی و بە دەرسەکەی و لەلایەکترەوە کە سەپۆرتکردنی ئەم مناڵێ هەر بە خۆشەویستیەوە کە لەوانەیە حاڵەتمانە بێ مەسەلەن مناڵێکە بەهۆی نەخۆشیەوە بەهۆی هەرچێکەوە بێت دەرەجەیەکی کەم مهێنە یا دەرناچێت لەوانەیەکە یعنی ئەم دایک و باوکانە زۆر مهمە کە بە خۆشەویستیەوە ڕەتفعلی هەبێ بۆ ئەم مناڵە یعنی قەیچێکە دەرنەچووی ئەم جارە جارێکتر دەرەجە ئەهێنیت تۆ هەر مناڵی منی تۆ هەر خۆشەویستی منی ئەگەر دەرچی دیا دەرنەچیت لەبەرەوە ئەم خود و حەنانە زۆر مهمە بۆ مناڵ لەوانەیە ئێستا تەسیری هەیە بەڵام ئێستا هەستی پێ نەکەی بۆ تەسیرە بەڵام ڕاستە بە ڕۆژێکە تأثيري أبيت وأبيني. أو كاران عليني تبرو كوتايرن بس أقرم برسيارة بكم حزم لي لبرويكا. جارة كوتاينين. كوتاينين. جارة كوتاينين. باسي شرم كين لاي منال. يعني زور جار منال شرمي لا دروسة بي أما هو قري دايك بي بتايبتي دايك. كي بنا شوينك بخوانيت أما منالك دايشي دور كيتو أقري. دايكشي خوي حزناك دور كيتو. يعني چۆن ئەم بتوانین ئەم مناڵ لەم ئاستە شەرمە بێنینە دەرەوە ڕای بێنی لەگەڵ ئەوەی کە لەگەڵ کۆمەڵی مناڵی تراپشی ڕاست ئەمیش دوولایەنەیە هەموو لایەنەکانی پەروەردە بەڕاستی بەلایەک ناکرێت بە قوتابخانە بەتەنیا بە دایک و باوک بەتەنیا ئەبێ ئەم دوانە هەردوو هاوکار بن لەبەرەوە یەکەم شت ناوەندی خوێندن و قوتابخانە ئەبێ جەوێکی وا بۆ ئەم مناڵە دروست بکات کە خۆی حەزی لە قوتابخانە بێ خۆی حەزکات بێت لەبەرەوە ئەمە یەکەمیان ئەرکی قوتابخانەیە و دووەمیشیان دایک و باوکەکە ئەوەنە مدمین نەبن هۆگر نەبن بە مناڵەکەەوە کە یعنی شتەکەی لا قورس بکەن یعنی ئەبێ تۆ ئیمێژێکی جوانی قوتابخانە لای ئەم مناڵە دروست بکەیت ئیمێژێکی جوانی مامۆستا ئیدارە لای ئەم مناڵە دروست بکەیت کە ئەو حەز بکات بڕات بۆ قوتابخانە نەگەوەی کە ڕقی لێبێت لەبەرەوە ئەم شتە ئەم بابەتە دوولانە ئەبێ هەردوو لا هاوکار بن لەم زۆر ڕاستە جاخات و شوێنە ڕەنگە زۆر کات لە کاتێکە دایکانی ئازیز کە بەیانیان بۆ نمونە خواردن بۆ مناڵەکانیان دانێن ڕەنگە زۆر کات بیر لەوە بکەنەوە بڵێ مناڵەکە زۆر باشنانی نەخوارد هەوڵ با بۆ کسێکی بۆ دانێت بڵێت بۆ نمونە بە ئەمە ئەو بیبا لەگەڵ خۆیان بۆ قوتابخانە و خوێندنگاکە کاتێک برسی بوو بتوانێت ئەو بۆ کسە بەکاربێنێنەوە کۆن ڕەنگە هەندێک خواردن هەبێ لە نێو فرۆژگاکانی خوێندنگا زۆر بەستود نەبێت تەندروست نەبێت ئەم بۆ کسەی پێ بەڵام پێچوانی ئەوە شێ ڕەنگە زۆر کات مناڵ هەبێت ئەم بۆکسانەی پێنەبێت بابزین چ کاریگەریەک لەلای ئەم مناڵانە دروستەکات یاخود چەندە گرنگە هاوکاری و گیانی هاوکاری و یەکتر تەبای لەناو خوێندکاران و قوتابیانە هەبێت لەسەر ئەم بابەتە گرتە ڤیدیۆیی یەک ئامادەیە پێکەوە بینەریە بین و دواتر کەمێک زانیاری تریش لەسەر و بابەتانە ئاخینە ڕوو زۆر باش.
بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی و گردەفیتوێ بەڕاستی من کە زۆر جارم شتانە بینی مناڵی خۆت بیرەکەی ڕاستە. ئەنجا ئەو خواردنە بەشە کەمەش ئەگەر زۆر کەمیش بێ بەڵام چێژی خۆی هەیە لەناو خوێندنگاکانی خۆمانە یاخو لەناو دایانگەکانە یاخو لەناو ئەو شوێنانەی کە منداڵی تیا پەروەرداکەین بە لایەنی حکومی بێ یاخو کەرتی تایبەت بێ تا چۆن ڕەچاوی ئەوە کراوە ئەم مناڵانە بە شێوەیەکی باش خواردنی باشیان هەبێ بووی کە بتوانن مێشکێکی فراوانیان نەبێ و بە شێوەیە لە شێوەکان وانەکان بە باشی وەربگرن و بتوانن پەروەردەیەکی باش وەرگرن. بەڵێ ئێمە وەکو خۆمان مامۆساکانمان زۆر لەسەر گیانی هاوکاری ئێستا لەم گرتە ڤیدۆیە کە سیرمان کرد زیاتر لە خواردنەکە گیانی هاوکاریە لە بینی مناڵەکانە زۆر جوان بوو ئەوە بەڕاستی لەناو مناڵەکانە بەتەکید لەبەرەوە تۆ جارێک پێش ئەوەی بینە سەر مەسەلەی خواردنەکە دروستکردنی ئەو گیانی هاوکاریە لە بینی تەلەبەکاندا ئەو خۆشەویستیان بۆ یەکتری کە ناتوانێت بێ ڕەفیقەکەی ئەگەر شتێک پێ بێت ناتوانێت بێ ئەو بیخوات لەبەرەوە ئێمە بۆ ئەمە بەستە شەر مانگانە سیمینارمان هەیە لەسەر ئەم بابەتە و هەفتانە وانەیەکمان هەیە بۆ ئەم بابەتانە کە مامۆساکانمان ئامادەیەکەن هەر هەفتەیە و بابەتێک کە بۆ لایانی تربەوی ئەم مناڵە مهمە گیانی هاوکاری و بەشکردن شیرین لەمەیە زۆر جەختی لەسەر ئەکەینەوانێ و بەڕاستیش تەلەبەکان ینی تیانە ئەبینین کە ئەم گیانی هاوکاریە هەیە ینی زۆر کات نەک بۆ هاوڕێکی کە مامۆساکەیە بینێ باکە مامۆساوەرە دوو دەنگترێ بخۆ بۆ نمونە ینی کە شتێک پێ ینی زۆر باش ئەم شتە کاریگەری هەبووە کە لەگەڵ مامۆساکانیشا زۆر کات حەزەکەن شێریکەن و لەگەڵ ئەوەشا ئێمە وەکو مامۆساکانی خۆمان کە نانی نیوەڕۆمان هەیە لە قوتابخانەکەمان بەرنامەیەکمان هەیە پرۆگرامێکمان هەیە کە ئەمیش هەر ئامانجێکی پەروەردەی لە پشتە کە هەر ڕۆژە و مامۆسایەک دوو تەلەبەی پۆلەکەی خۆی ئێهێنێت بەیەکەوە نان ئەخۆن ئەمەش بۆچی ینی بۆ ئەوی نزیکبوونەوەی زیاتر لەوانەیە خوێندکاران تەلەبە زیاتر بە شێوەی پراکتیکی ئەم شتانە تەسیری تێ ئەکات وەکەوەی کە تۆ بەردەوام بە قسە پێ بڵێ یا بە لە کتێبێکا بیخوێنێتەوە لەبەرەوە کاریگەری باشتری هەیە کە بە شێوازی ڕاستەوخۆ ئەم شتانە ئەکرێت زۆر باشە دەستەکانە خۆش بێ خات و شوێنێ سواز بۆ تاوی زانیێرەکانە مادوومان کردی نام ئاکسەوە زۆر دەستە خۆش بێ.